My name is Ibrahim Karimi. I'm a professor and پرۆفیسۆرێکی کورد کە هاوکات زانای بواری فیزیایە لەلایەن کۆمەڵەی فیزیازانانی کەنەداوە خەڵاتی زانستی هێرزبێرگی بۆ ساڵی 2020 پێبەخشرا. پرۆفیسۆر ئیبراهیم کەریمی کە زانای بواری فیزیای کوانتەمە ساڵی 1970 لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ساڵی 2017 لە زانکۆی ئۆتاوای پایتەختی کەنەدا وەکو پرۆفیسۆری زانستی فیزیا وەرگیراوە و هەر لەوێش دەستی بە لێکۆڵینەوە زانستیەکانی کردووە. مەدالیای هێرزبێرگ کە گرنگترین و بەهادارترین خەڵاتی زانستی وڵاتی کەنەدایە ساڵانە یەک جار دەدرێت بە یەکێک لە زاناکانی بواری فیزیای وڵاتەکە. خەڵاتەکەش بۆ ڕێزلێنانە لە دەستکەوتە بەهادار و دیارەکانی لێکۆڵینەوەی بوارە جیاوازەکانی فیزیا. هاوکات وەک لە ماڵپەڕی فەرمی کۆمەڵەی فیزیازانانی کەنەدا هاتووە، پرۆفیسۆر ئیبراهیم کەریمی بەهۆی سەرکردایەتیە داهێنەرانەکەی لە بواری گەشەپێدانی شەپۆلی کوانتەمی بنیادی بۆ سوودوەرگرتن لە پەیوەندی و ژمێریارە کوانتەمیەکان و مایکرۆسکۆپی و زانستی ماددە خەڵاتەکەی پێبەخشراوە. ئیبراهیم کەریمی پێشتریش بەهۆی سەرکەوتنەکانی چەند خەڵاتێکی بەدەستهێناوە، ئەمە جیالەوەی چەندین وتاری زانستی لە بواری ماتماتیک و فیزیا و فیزیای کوانتەمدا هەیە و بەشێک لە وتارەکانیشی وەکو نوێترین لێکۆڵینەوەکان لە بواری فیزیای کوانتەم و خێرایی تیشکدا زۆرترین کاردانەوەیان لە نێو کۆمەڵگەی زانستی جیهانیدا هەبووە. لە ئێستاشدا مامۆستای فیزیا و بەڕێوەبەری لێکۆڵینەوەیە لە زانکۆی ئۆتاوای کەنەدا. ببەخشن کە کوردی نانووسم، هەم کوردی هەم فەڕەنسایی نانووسم بە خاتی و نووسینەکەم زۆر باش نییە.